خۆی چارەسەری ئەمە بکەین ئەم خراپەکاریە چی بکەین باشە؟ یەکەم ئەوەیە ئەبێ دوورکەوینەوە هەموو شتێک کە ڕامان دەکێشێ بۆ خراپە و خراپەکاری، نەک نەیکەین دوورکەوینەوە. خوای پەروەردگارە فەرمێ وەلا تەقرەبوو چی ئەززینا، وەلا تەقرەبوو چی، هەموو ئاەتەکان ئەڵێ چی؟ یعنی دوود نێزگم مەکەونەوە لە زینا، لە عارەخۆری، لە هەموو خراپەکان. ناڵێ مەیکەن، ئەڵێ نێزگم مەکەون، چونکە کە تو ڕۆیتە ئەوەی کە پاخلیسکە ڕۆی ئەبێ وریابین. هەر دەرگایەک بۆمان دەکاتەوە بۆ خراپە و خراپەکاری، ئێمە لە بیدایەوە بێ دایخێنەوە دەرگایە، هەر لە بیدایەوە نەیەلین، هەر دەرگایەکەیە ئەبێ وریای بین. دووەمیان ئەمانەوێ بەدڕەوشتی نەمێنێ، خراپە و خراپەکاری نەمێنێ، مسڵمان ئازیەکان. دووەم ئەبێ ئێمەی ئیماندار، ئێمەی مسڵمان دوو شتا لە ڕێگامان، یان ئەوەیە بێلین کڕوکچەکانمان بچن بۆ خۆیان خراپە و خراپەکاری بکەن و عاشقبازی و خراپە و خراپەکاری و هەموو شتەکان بەو ڕێگایانە بڕۆن بۆ خۆیان، یان ئەبێ من و تۆ هاوسەرگیریان بۆ ئاسان کەین. دوو ڕێگایە، زیاتر نیە. یا حەڵاڵەکەی بۆ ئاسان کەین، دەستی بگرین، یارمەتی دەین هەمومان بەیەکەوە بۆی حرامەکە لە بەرچاوی ناشرین بێ و نەڕوا، ئەو کاتە. بەڵام بەخوا ئەگەر وا نەکەین دەڕوا، بەخوا دەیبەن، چونکە ئەمە خوای گەورە فیترەتە لە بەشەرا دایناوە. ئەبێ هەمومان غەم بخۆین لە کوڕەکانمان لە کچەکانمان، نەک غەم لە کوڕ و کچ و بەس. ئەبێ لە دەوروبەرەکەتش هەمووی بەداخەوە ئێستا ببینە، ئەبێ پیاوێک لای ئێمە بووەتە عادەت، ئەم قسە لێ ئافرەتان زۆر جار پێیان ناخۆش بێ، بەڵام ئێمە بۆ باسی دەکەین زیاتر بۆی تەشەنەی فەساد نەبێ. پیاوێک ئەگە بتوانێت دوو ژنە و سێ ژنە بێنێ، چوارە بێنێ، بەڵێ با بێنێ، بۆ بێنێ، ئەزانی بۆ بێنێ، لەبەر ئەوەی فاحیشە و بەردڕەوشتی کەم دەبێتەوە. ئەگەرەوە نەبێ زۆرە بێ، کوڕی گەنج ناچێ ئافرەتێ بخوازیەکە بێ و ژن بێ، پیاوی نەما بێ. گەنجێک ناچێ ئافرەتێ بێنێ قەورە بێ. ئەی ئەم قەورە و ئەم بێوژنانە چی بکەن؟ نەفسیان نییە؟ ئایا چێ تەحملی مەسئولی ئەمانە دەکا کە ئەمانە تووشی خراپە نابێن، خراپەکاری نابن؟ خراپەکە لەیرە ئازیزانە خۆشەویستان، زۆر جار لەیرەدایە ئافرەتێک کە پیاوی نەما هەموو ڕۆژێک چاوی لە دەستی خەڵکە یارمەتی بدا. خۆ هەندێ هەموو کەس هەموو دەستێکش پاک نییە، دەستی خراپ شێ و پیس شێ، چاوی خاین هەیە، چاوی پاک شێ، هەتاکەی چاو ببڕێ کە خەڵک یارمەتی دای بۆ لە سەقفی ژێری سەقفی پیاوێکانە بێت کە شەرەفەکەی کە ناموسەکەی بپارێزێ. مسڵمان ئازیزەکان، لەگەڵ ئەمەشدا ئەبێ ئێمە منم شەو چوومە مارە بڕینێک، ئیزنم لە پیاوەکە وەرگرت باسی کەم، زۆر جوانە. وتم چی بنووسم مقەدیمە؟ وتیان 19 مساڵاتە مقەدیمە، وتیان مؤخرە یعنی قەز هیچ نییە، لە شەرع خۆی هیچ نییە، بەڵام بۆ دواییە. ئەوتم ئەی مقەدیمە چی بنووسم؟ وتی مقەدیمە بنووسە حەسەب الئیمکان، خۆزگای هەمومانەوە بکەین، یعنی بە گوێرەی توانە کوڕەکە چەندی پێکریا سەرجەکە. ئێمە کچەکانمان بدەینە شۆ بێ 20 مسقاڵی بۆ بکەین، تخوا 20 مسقال لەم زەمانە تخوا خۆت پێتەڵە سوڕێ، تخوا ئەگە دووەم ژن و سێم و چوارەم بێنی پێتەکرێ، نە بە قورعان پێت ناکرێ. ئەمە ئیکەیتە کوڕی خۆت یان ئیکەیتە دوژمنی خۆت. ئەمجا ئاچی ئەبێ مواسەبات خانێکی بۆ بگرێ، ئەم کوڕی داماوە دینارێکشی نییە و 250 دەرمەعاشی نییە، 5-6 ملیۆن ئەدەیتە ئاڵتون پێی، 5-6 ملیۆن ئەدەیتە خانی پێی، 5-6 ملیۆن ناو ماڵی پێکەی، کوڕەکەیتە سەری ئەمە ژنی پێدەیتەوە. ئەمجا دەمشەکەیتە وەڵێ وڵا کاکە نیەتی بۆ ژن دێنێ. ئەمە تو ئەمە کتە دەیتە شوو، ئەمە پێغەمبەر وای وتە، ئەمە خوا وای وتووە، ئەمە دین وای وتووە، لە کوێ هاتووە ئەمە؟ مسڵمان ئازیزەکان، ئەبێ ئێمە ئاسانکاری کەین لە بابەتە بۆ گەنجەکانمان. هەزاران گەنجێ دێتە لا مەڵێ مامۆستا ئەمە یا سەرگیری کەم، وەڵی ناتوانم بیکەم، چی بکەم؟ چی بکەم مامۆستا؟ خەرکی ئەومە لێواری مەرگ ئەڕۆم، کەس نییە بێتە هانامەوە. هەزاران کچێ تەلەفۆنەکە ئازیزانە خۆشەویستان، مەزانە کچەکەت لە ماڵا دێ و دەڕاویش نازانێ. هەزاران ڕۆی فەوتا لە کولیەکان لە زانکۆ ڕۆیش تەواو لە دەستجوو لە ناوچوو. چاوەڕێی چیەکەی ئازیزان خۆشەویستان؟ ئەبێ ئێمە خۆمان بزانی چیەکەی،
هەرەوە نەبی مچین بۆ مارە بڕین دانیشین 25 مسقال بنووسە و 30 بنووسە و 40 بنووسە و 50 بنووسە و ئەی فکر ناکەیتەوە لەکوێ بێنێ ئەم کوڕە داماوە بەربەختە ئەی لەکوێ بێنێ قەرز و بۆ بکە با قەرزکەوە چی بیداتەوە مەفهومە نازەکان دووەمیان ئەبێ ئەوە بین چونکە پێغەمبەری خوا فەرمێ گەنجەکان ئەتانەوێ خۆتان بپارێزن لە داوێن پیسی لە خراپە و خراپەکاری گەنجان و کوڕان و کچان ئەڵێ هاوسەرگیری بکە ئەگەر نەتانتوانی بە ڕۆژوو بن بەخوا گەنجەکان ئێمەوە نییە ڕۆژوو بگرنەوە کوڕ ئێمەش ناتوانین بگرین ئەوە نییە ئەو ئیمانی گەرن ڕۆژوو بەڵام ئەوە کەیتر ئەتوانین ئێمە ئاسانکاریکەین مسڵمان خوای گەورە حەقی کردووە لەسەر خۆی هەر گەنجێکی جوان گەنجێکی کوڕێکی جوان کە هاوسەرگیری بکە لەگە ئافرەتێکە هیچی نەبێ مەترسە وەڵڵاهی پێغەمبەری خوا فەرمێ حق على الله عون من نكح التماس العفاف عما حرم الله هەر کەسێ لەبەر خاتری خوا خۆی بپارێزێ بچی هاوسەرگیری بکە هیچی نەبێ خوای گەورە ڕچێنتە برسەریە ئیمام ئەبوو بەکر فەرمێ هەر کەسێ نیەتی با بڕە هاوسەرگیری بکە خوای گەورە بەرەکەت دابەزێنێ ئەوەش نە چاوچنۆک نەبین ڕاتب هەیە خانی هەیە ئەی توخوا ئیشێکەکە ئەی تۆ وەزیرت گەرەکەمە تۆمە وەزیرت گەرەکە لێی تۆ ئەمە ئیمانت زەعیفە چونکە ئەگە ئیمانت زەعیف نەبێ تۆ ئەبێ بزانی ئەم کچەی تۆ پێشەوەی بێتە سەر دنیا ئەسڵان لە زیی دایکی بووە لە دنیا نەبووە خوا ڕزقی داناوە یعنی تۆ جارێ ترسی لە ڕزقەکەی وەڵا بزان مەعاشێ هەیە سارێ هەیە قەسرێکی هەیە ئەجا تۆ ئەمەی بێ بۆ تێتە داوای کچەکەی تۆ کرەوەنە کچی ترێ بێتە داوای مەسڵمان ئازیزەکان من بۆیە بۆ سەریحی قسە ئەکەم بۆی بزانین ئێمە وتارەکانمان سەرنجە خەینە سەر چی